میوانەکەم بەڕێز ئەحمەد ئەلسەراجی شارەزای سیاسیەکە لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز ئەحمەد سپاسکە لەگەڵ کوردستان 24. بۆچی بەردەوام عێراق لە ڕیزبەندی یەکەمی وڵاتانی گەندەڵی جیهاندایە؟ بۆچی کۆتایی بە دۆسەی گەندەڵی لە عێراق نایەت؟ سەرەتادا سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانتان. ئەمڕۆ بەداخەوە بە جوورەی تەواوی لیستەکان لە سەر ئاستی گەندەڵی عێراق لە پلە سەرەتاییەکاندایە. بەداخەوە ئەمە تەنیا پەیوەندی بە بێگومان پرسی پرۆسەی سیاسی لە عێراق هۆکاری سەرەکیە، هاوکات دابشکردنی کێکەکە لە نێوان لایەنەکان لەلایەن سیاسیەکانەوە بێگومان بۆتە هۆی ئەوەیەوە گەندەڵێکی زۆر گەورە هەبێت لەم وڵاتە. شتێک نییە بە ناوی شتی ڕاست بکرێ، بەڕاستی شتی هەڵە زۆر کراوە. بۆیە هەمویان بەدەستی پۆڵاینەوە هەوڵی ئەوە دەدەن لە داهاتی ئەم وڵاتە بدەن. بۆیە لەم بارەیەوە ناتوانراوە ڕێکارێکی پێویست هەبێ کەوا بتوانرێت ئەم گەندەڵکاریانە ڕابژێرێت. کەسانی وەک نوورزوهێر و ئەوانی دیکە ئەوانەی کە لە پشتی نوورزوهێردان هەموو ئەمانە پەیوەندیان بەوە هەیە، تەنانەت پرۆژەکانیش بە هەمان شێوەیە. دەسەڵات لە جێبەجێکردنی یاسا بۆ سزادانی گەندەڵکاران کەم تەرخەمە، یا ئەوەی کە دەسەڵات بخۆشی بەشدارە لەو گەندەڵکاریەی کە لە عێراق دەکرێت و بە هەدەردانی سامان و پارەی وڵات بەگشتی؟ پرسیارێکی زۆر گرنگە بەڕاستی. ئەم حکوومەتەی ئێستا کاتێک پێکهێنرا لەلایەن هێزە دەسەڵاتدارەکانەوە، هەموو گروپە چەکدارەکان، هەموو حزبەکان، هەموو ئەمانەیە ئەوانن لە بەرامبەر گەندەڵکاراندا هەڵێنکارێکی وایە نەکردووە بۆ ئەوەی بتوانرێت ئەوە بکرێت. بۆیە توانای ئەوەشیان نەبووە بتوانن گورجی گەورە بە تەواوی گەندەڵکاران بۆشێنن. لە ئەنجامدا وڵاتەکە ئێستا با بڵێین هەموو گەندەڵیەکان تەواوی وڵاتی تەنیوە بەداخەوە، هاوکات بۆتە کاریگەریی تەواو و خەڵک نە خزمەتگوزاری سەرەتایی هەیە، نە ئاوی هەیە، نە کارەبای هەیە، هەڵاوسان زۆر بووە، خەڵک نەخۆشە، چەندین نەخۆشی جیاواز بڵاو بۆتەوە لە عێراق. بۆیە حکوومەت پێویستە دەتوانم لێم حکوومەت بەشێکە لە کێشەکە، نەوەک بەشێک بێ لە چارەسەرکردنی ئەمە. بۆیە ئەمە گۆڕانکاری پێدا ناکرێت کە هەر جارە دۆسێکی گەندەڵی لە عێراق سەر هەڵەدات. هێشتا دزی گەورەی سەدا یەکلایی نەبووتەوە، لەلایەکی دیکەوە دزی دیکە ئاشکرا دەکرێت و گەندەڵی دیکە دێتە ئاراوە. پێتان وایە ئەمە بۆ قەیرانی سیاسی ناوخۆیی عێراق دەگەڕێتەوە کەوای کردووە بەم شێوازە دۆسیەکانی گەندەڵی بەردەوام بن؟ وە چه کاریگەریەکی لە سەر سەقامگیری ناوخۆیی لە عێراق دەبێتن دۆسیانە؟ بەڵێ بێگومان ئەو هەر پرۆژەیەکی ئابووری با بڵێن ئەوڕۆ بخرێتە کار، چەندین کۆمپانیا هەیە ئەوانە کۆمپانیای وەهمین بۆ ئەوەی بێن و ئەم داهاتانە بند. ئەم کۆمپانیانەش هەمویان سەر بە ئەو کەسانن کەوا گەندەڵیان کردو سوودیان بەرژەوەندیان هەبووە لە حکوومەت، هاکات ئەوانە پەیوەندیان لەگەڵ کەسایەتە سیاسیەکانیش هەیە بێگومان. بۆیە من گەشتبین نیم بەڕاستی ڕۆژێک لە ڕۆژان عێراق بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی و هیچ گەندەڵی نەمێنێ. تا ئێستا پرۆسەی سیاسی لە عێراق وەک خۆی بەردەوامە، گۆڕانکاری تێدا نەکراوە، بۆیە هیچ شتێک بەدەست نەهاتەوە بەڕاستی. هاوکات باز لە شەڕی دژی گەندەڵی دەکرێت، بەڵام ئەمە تەنانەت بووەتە بەرگێک بۆ هەموو ئەوانەی کەوا گەندەڵیان کردووە لەسەر ئاستی حکوومەت بێ، لەسەر ئاستی پارتەکان بێ. بۆیە ناتوانین با بڵین ئەمە یەکتر جیان بکەینەوە. بەڕاستی وایە کە بوونی دامەزراوەیەکی چاودێری بۆ چاودێریکردنی دامەزراوەکان لە دەسەڵات و حکوومەت لە عێراق چەندە گرنگە بۆی کە لانیکەم ئەم دۆسیانە کەمتر ببێتەوە، یا گەندەڵی و ئەم دیاردەیە لە عێراق بە شێوازێکی دیکە مامەڵەی لەگەڵدا بکرێت؟ ئایا دەستگایەکی چاودێری لە عێراقدا هەیە کەم بابەتە بتوانێت وەکو خۆی یەکلایی بکاتەوە؟ بەڵێ ئەمە پرسیارێکە چەندین ڕۆژ بەر لە ئێستا وەڵام درابەوە کاتێک دادوەرێک تۆمەتبار کرابوو بۆی کەوە
لە کۆمەڵی کەسی گەندەڵکار خۆش بووە ئەمە بۆ ئێمە پێویستە دامەزراوەیەکی بێلایەن هەبێت بۆ ئەوەی بتوانرێت تەواوی ئەوانەی گەندەڵکارن ڕوبەڕووی یاسا ببنەوە هاوکات ئەو سیستەمی ئێستا هەیە ناتوانێت ڕێگری لە گەندەڵی بکات بەڕاستی پێویستە کەسانێکی شایستە بێنە سەر حکم بتوان ئەمانە بەلا پرسەکان چارەسەر بکەن بەڕاستی لە ساڵ 2023 تا ئێستا کێشەکان بەردەوامە و بە هەمان شێوە ئەمڕۆ خۆتان زان و یەکێک لە گەندەڵەکان وەزارەتی کارەبایە ئاکات پەرلەمان بە هەمان شێوە پێویستە لێپرسینەوە لەگەڵ وەزیرەکان بکات لێپرسینەوە لەگەڵ وەزیری گواستنەوە گەیاندن بکات چونکە گەندەڵێکی زۆر لەم کەرتانە هەیە بۆیە کاتێک ئەمە دەبێ تەواوی دۆخەکە بەلاوە دەنێت کەس نابینێ ئەو هەموو گەندەڵکارێکەوە کرای بۆیە ئێستا سیستەمێک هەیە بۆ گەندەڵی زۆر باشە نەتەوەی گرتوەکان ئاماژەی بەوە کردووە نیگەرانن لەوەی کە گەندەڵکاران لە عراق سزا نادرێن و گەندەڵی لە عراقر بەردەوامە پێتان وایە ڕۆڵی نەتەوەی گرتوەکان دەتوانێت چ کاریگەریەکی لەسەر ئەم بابەتە هەبێت و ئەم نیگەرانیە ئایا هۆشداریەکە بۆ بەرپرسانی عراق بە هەندی وەردەگرن؟ بڵێ من وەکو چاودێر سێری دۆخەکە دەکەم بە بۆچوونی من تەوەی گرتوەکان بەشێکە لەو سیستەمەیەکەوە ئێستا لە عراق هەیە کاتێک بلاسقات دەچوو لەگەڵ ڕۆژانە لەگەڵ سەرکردەکان یەکتریان دەبینی بەڵام لە ئەنجامدا ئەویش ئێستا پۆستەکەی جێشت ڕۆیشت ئەم دۆخەکە هەر بەردەوام ئەو خۆی بۆیە نەتەوەی گرتوەکان لە عراق بەشێکە ئەو هەموو ئەو ڕاگەیاندانێکەوە دەکرێت لەبارەی چاکسازیەوە ئەمانە هەموو کشتی کارتۆنین بەڕاستی بۆیە پێویستە پێشتریش خۆتان دەزانن هەر نەتەوەی گرتوەکان بوو هانی عراقدا بچێتەکوێت دووبارە گوتی دەبێت دەربچیتەوە بۆیە نەتەوەی گرتوەکان تا ئێستا من نەمبینیوە هۆشداریەکی ڕاستەوخۆی هەبێت بۆ حکوومەتەکان بۆ پارتی سیاسەکان بۆیە باوەڕم وایە نەتەوەی گرتوەکانیش بەشی هەیە لەوەی کە عێراق ئێستا گەیشتووەتە ئەمە لە برسی سەربازیش ئەمە هەر بە هەمان شێوەیە بۆیە بنەمایەکی تەواو دانەنرایە بۆ ئەوەی ئەم وڵاتە لە گەندەڵی ڕزگاری بێت بۆیە ئەوانیش هەر بەشێکن لەو کێشەیە بەڵکو بەشێک نین لە چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆیە هەموو نەتەوەی گرتوەکان و لێدوانەکانیش بە هەمان شێوە هەموو بەم شێوەیە دەبین بەڕاستی بەڕێز ئەحمەد ئەلسەراجی شارەزای سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.